خواهی گەورە دەفەرمێ وآتەیناه من الكنوز ما إن مفاتحه لتنوء بالعصبة أولي القوة. ئەم پیاوە ئەوەندە دەوڵەمەند بوو قارون، خواهی گەورە ئەوەندە ماڵ و سەروەت و سامانی پێبەخشی بوو، تەنها کلیلی قاسەکانی، کلیلی گەنجینەکانی، کۆمەڵێک کلیل هەیە. ئێستا جارێ وایە ئێمە کلیلە دوو کلیلمان پێیە، قاسەیە کلیلێکمان پێیە. گەنجینەکانی، ئاڵتونەکانی، پارەکانی ئەوەندە زۆر بوو، بەس کلیلی قاسە و گەنجینەکان و مەخزەنەکانی چەندەها پیاوی بە قووەت و بەهێز ئەمجا ئەیتوانی هەڵیگرێت. واتە جەماعەتێک بە نەفەر و دوو نەفەر کلیلەکانی هەڵنایگیرە، بە 5 نەفەریش هەڵنایگیرە، بە 9 نەفەر زیاتر کەمتر، ئەمجا ئەیانتوانی بەس تەنها کلیلی خەزێنەکانی قارون هەڵگرن. ئەم خەزێنیان ئاڵتونە، ئەوە ئەڵماسە، ئەوە زیوە، ئەوە پارەیە، ئەوە چی؟ هەمووی کلیلی هەبوو. بەس کلیلەکانی وەجبەیە زەلامی بە قووەت و بەهێزی دەویست. ئەمجا خواهی گەورە دەفەرمێ لەتەنوء بالعصبە، ئەو جەماعەتش ئەو کۆمەڵە پیاوەش بە قورسی کلیلەکانیان هەڵگرت. واتە ئەوەندە قورس و گەورە بوو، ئەوەندە زۆر بوو، کەواتە خواهی گەورە ماڵ ئەدا بە کەسێک خۆشی بوێ و بە کەسێکیش کە ڕقی لێی بێ. قارون دوژمنی خوا بوو، بەڵام خوا ماڵی پێبەخشی. بۆی تۆش کاتێککە دەوڵەمەند بووی وا نەزانی خوا خۆشتی دەوێ، خواهی گەورە کاتێک خۆشتی دەوێ ڕێگای خوا بگری. ئێستش هەرچی دەوڵەمەندی سەر زەوی هەیە کەمی تایە موسڵمان بێ، ئیلا بێدینەکانن. یەکەم و دۆم و سێم و دەیەم بڕۆ گشتی هەمووی سەیەکی بێدینە، هەمووی غەیری موسڵمانە. پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ فەقیر و هەژار بوون، بەڵام دوژمنەکانیان دەوڵەمەند بوون. بۆیە خوای گەورە ماڵ ئەدا بە کەسێک خۆشی بوێ و کەسێکیش کە ڕقی لێ بێ، بەڵام ئیمان نادا بە کەسێک ئیلا خۆشی نەوێت. ئەبێ خۆشی بێ ئەم جای داتی، کەسێکی خۆش نەوێ ئیمانی ناداتی خوای گەورە. بۆیە هەر کەسێک لە ئێوە کە دەوڵەمەنە دڵخۆش مەبن ئەگەر ڕێگای خواتان بزر کردووە. قارونیش دەوڵەمەند بوو بەڵام دوژمنی خوا بوو.